یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو لایەک. ئێرە زگەوتی گەورەی سلێمانیە، زگەوت کاک ئەحمەدی شێخ. ئەمەش چێشتخانەی کاک ئەحمەدی شێخە کە لە ڕەمەزانان و ڕۆژەکانی تریش خواردن بۆ خەڵکی فەقیر و هەژار و ڕێبوار و ئەو کەسانە ئامادە دەکەن لە سەردانی مزگەوتەکە دەکەن. ئەمڕۆ بۆ 3000 کەس خواردنیان ئامادە کردووە بۆ شازی کە دەیبینن هاوڵاتیان نۆریان گوتبووی بۆ پێش کاتی بانگ خواردنەکە وەربگرن. ئەمانش دیمەنی ئێستای مزگەوتی گەورەی سلێمانی لە پاش نۆژەنکردنەوەی بەم شێوازە گۆڕانکاری تێدا کراوە، باخچەی لێرە دروست کراوە، ئەم قوربانە تازەن، ئەم دووچەترە تازەن. بۆ پێشتر ئێرە شوێنی نوێژ بوو، بەڵام ئێستا و دەوێنەکاندا دەبینن کراوە بە باخچە و تەواوی هێکەلی بینای مزگەوتەکە نۆژەن کراوەتەوە. ئەحسانم پەیامبەری دێناڵتی لە سلێمانی و زانێ. یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو لایەک. ئێرە زگەوتی گەورەی سلێمانیە، زگەوت کاک ئەحمەدی شێخ. ئەمەش چێشتخانەی کاک ئەحمەدی شێخە کە لە ڕەمەزانان و ڕۆژەکانی تریش خواردن بۆ خەڵکی فەقیر و هەژار و ڕێبوار و ئەو کەسانە ئامادە دەکەن لە سەردانی مزگەوتەکە دەکەن. ئەمڕۆ بۆ 3000 کەس خواردنیان ئامادە کردووە بۆ شازی کە دەیبینن هاوڵاتیان نۆریان گوتبووی بۆ پێش کاتی بانگ خواردنەکە وەربگرن. ئەمانش دیمەنی ئێستای مزگەوتی گەورەی سلێمانی لە پاش نۆژەنکردنەوەی بەم شێوازە گۆڕانکاری تێدا کراوە، باخچەی لێرە دروست کراوە، ئەم قوربانە تازەن، ئەم دووچەترە تازەن. بۆ پێشتر ئێرە شوێنی نوێژ بوو، بەڵام ئێستا و دەوێنەکاندا دەبینن کراوە بە باخچە و تەواوی هێکەلی بینای مزگەوتەکە نۆژەن کراوەتەوە. ئەحسانم پەیامبەری دێناڵتی لە سلێمانی و زانێ. یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو لایەک. ئێرە زگەوتی گەورەی سلێمانیە، زگەوت کاک ئەحمەدی شێخ. ئەمەش چێشتخانەی کاک ئەحمەدی شێخە کە لە ڕەمەزانان و ڕۆژەکانی تریش خواردن بۆ خەڵکی فەقیر و هەژار و ڕێبوار و ئەو کەسانە ئامادە دەکەن لە سەردانی مزگەوتەکە دەکەن. ئەمڕۆ بۆ 3000 کەس خواردنیان ئامادە کردووە بۆ شازی کە دەیبینن هاوڵاتیان نۆریان گوتبووی بۆ پێش کاتی بانگ خواردنەکە وەربگرن. ئەمانش دیمەنی ئێستای مزگەوتی گەورەی سلێمانی لە پاش نۆژەنکردنەوەی بەم شێوازە گۆڕانکاری تێدا کراوە، باخچەی لێرە دروست کراوە، ئەم قوربانە تازەن، ئەم دووچەترە تازەن. بۆ پێشتر ئێرە شوێنی نوێژ بوو، بەڵام ئێستا و دەوێنەکاندا دەبینن کراوە بە باخچە و تەواوی هێکەلی بینای مزگەوتەکە نۆژەن کراوەتەوە. ئەحسانم پەیامبەری دێناڵتی لە سلێمانی و زانێ.